کێشەی کێڵگە پەلەوەریەکان نوێ نییە و بەردەوامیشە. هۆکارەکەی چییە؟ ئاچەند کێڵگەی پەلەوەریمان هەیە لە هەرێمی کوردستان ئەو بەرهەمەی هەیەە لە خواستی ناوخۆ زیاترە وا بۆتە کێشە و ناتوانن ساقیکەنەوە. هەموومانەتان بە شێوەیەکی ورتر بۆ دەخەمە ڕوو سەرنجتان بدەن لە ڤیدۆڵەکە کە باسی سامانی پەلەوەرەکەین لە هەرێمی کوردستان. سەرەتا باپەتان بڵم 2019 1535 پرۆژە هەبوو. ئەو پرۆژانەی کە بۆ بەرهەمێنانی پەلەوەرە جاهێلکە و جوچکو یاخود بڵین مریشک بەگشتی. بەڵام لەگەڵ دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم پرۆژانە زیاتر بوون، بوونە 1813 پرۆژە. پێشتر کە 1535 پرۆژە بوون، توانای بەرهەمهێنانیان 21.5 ملیۆن جوجەڵە بوو. لەم پرۆژانەی کە هەبووە ئەمە توانای بەرهەمهێنانی بوو. بەڵام هەڵبەت بە زیادکردنی پرۆژەکان و بەرزبوونەوەی ئاستی پرۆژەکانیش لەگەڵ یا بەرهەمەکانیشیان زیای کردوانای بەرهەمێنانیان گەیشتە 29.2 ملیۆن جوجەڵە. ئەوەی کە زیادی کردووە بە ڕێژە لە 18.15 زیادی کردووە تەنها لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان، هەڵبەتەوەش لە چوارچێوەی ئەو گرنگیدانەیە کە بە کەرتی کوشت و کاڵدراوە. لەگەڵەوەدا بەرهەمهێنان ساڵانە لە کۆی ئەو ڕێژەی کە ئێستا هەیە 264.8 ملیۆن کیلۆگرام گۆشتی مریشک و پەلەوەر دەخرێتە بازاڕەوە. ئەمە بە کۆی گشتی. خواستی ناوخۆ بۆ گۆشتی پەلەوەر چەندێکە؟ 1447 ملیۆن کیلۆگرامە ساڵانە، واتە ساڵانە هەرێمی کوردستان پێویستی بە 147 ملیۆن پوینت 4 کیلۆ هەیە لە گۆشتی مریشک و پەلەوەر بەگشتی. وە زیادبوونی بەرهەم لەمە دەرئەکەوێت، چونکە لێرە ساڵانە 264.8 ملیۆنە خواستی ناوخۆشەوەی. ئەگەر ئەوە لێ دەرکەین 117.3 ملیۆن کیلۆگرام ساڵانە زیادبوون یاخود زیادبوون لەو گۆشتە لەو بەرهەمە ڕوودەدات لە ناو بازاڕەکانە. ئەمە بێتە هۆی مایەپوچبوونی ئەو پرۆژانە یاخود ئەو کێڵگە پەلەوەریانە. ئەمانە ڕوبەڕووی بەڕێز فیراز سدیقەکەم کە ڕێوبەری سامانی ئاژەڵە لە وەزارەتی کشت و کاڵ لێرە لە ستۆدیۆ لەگەڵمانایە. بەڕێز فیراز بەخێر هاتی. ئاماژەم بۆ کرد ئەم کێشەیە بەردەوامە لە 2019 شەو هەیە و ساڵانە دووبارە بێتەوە. هۆکارەکەی چییە؟ سپاس بۆ بەڕێزت. طبعاً کێشەی کێڵگە پەلەوەریەکان کێشەی دوور و قوڵن و کێشەیە کە بە بەردەوام یعنی ئەم بابەتە سەرە هەڵەدا، کێشەی بە بازارکردن و کێشەی خستنە ڕوو لە بازاڕە، کێشەی زیادی بەرهەم لە بازاڕە و هەندێک جاریش کێشەی کەمبوونی بەرهەم لە بازاڕەکانی هەرێمی کوردستانە. ئەوەی ئیشکالی ڕئیسیە حەقیقەت جگە لە بابەتی بە بازارکردن یان ئەتوانین بڵین ئەو بابەتەی کە ڕەبتێکی ڕاستەوخۆی بە بابەتی بە بازارکردن هەیە تێچووی بەرهەمهێنانە. لە ئێستاە بەهۆی گرانبوونی کەرەستە سەرەتایەکانی ئالیک لە وڵاتانی سەرچاوی بەرهەمهێن تێچووی بەرهەمهێنان بەرز بۆتەوە لە ڕاستیە. ینی ئەمە هۆکارێکی ئەساسیە چکە 170 تێچووی بەرهەمهێنان ئالیکە جگە لە گرانبوونی بابەتی سوتەمەنی کە وەکو کەرەستەیەکی سەرەکی ئەچێتە ئەوەی کە تەحەکوم بە نرخی مریشکەکە زایدەنەوەی کە باسمان کرد بابەتی ئالی کە ئەمانش گران بوون، ینی هەم سوتەمەنی لەسەر ئاستی جیهانی و بەڵێ جیهانی و گشتیە. ینی ئەم بابەتە ئەتوانین بابەتی کێشەی پەلەوەر ڕەبتێکی ڕاستە و خۆی بەوەیە کە یان ئەتوانین بڵێن بە بازارکردنەکەی تەحەکومێکی ڕاستەوخۆ کە پێی دەکات بابەتی ئالیک و بابەتی سوتەمەنیە. ئەمانە ئێستا گران بوون حەقەت. ئەمە وای کردو تێچووی بەرهەمهێنان گران بێت. بۆیە زۆر جار ئەو بەرهەمەکە کەوێتە بازارەکان و نرخی خۆی ناکات، ئەو نرخە حەقیقی خۆی ناکات بە حەقەت. یعنی بەو نرخی کە ئێستا لە بازارەکانی هەرێمی کوردستانە مریشک دەفرۆشرێت. طبعاً ئەوەی کە دەگاتە هاوڵاتی بابەتی ئەو مریشکەیە کە لە ناتیجی نهایی لە ڕێی دوکاندارەکانی فرۆشتنی مریشکەوە دەگاتە هاوڵاتیان. نرخەکەی لەوە کەمتریشە هێشتا، یعنی ئەتوانین بڵین ئەوەی کە لە کێڵگە پەلەوەریەکان دەرەچێت هێشتا نرخەکەی زۆر لەو نرخە کەمترە کاگاتە دەستی هاوڵاتیان، چکە بە حکمیەوەی کە لە کێڵگە دەرچوو دەستی دیکە دەکات و دەگاتە ئەو دوکانە و دوکانەکەش ڕبحی خۆی دەخاتە سەری ئەو جە دەکاتە دەستی هاوڵاتیان. یەکێ لە کێشە ڕئیسیەکان جگە لەو بابەتی کە باسمان کرد کێشێکی جیهانیە بابەتی بەرزبوونەوەی تەکالیفی ئینتاژ بە شێوەیەکی گشتی چ لە ئالیک چ لە سوتەمەنی. کێشەیەکی دیکەی با بازارکردن لە ڕاستیە بوونی ئەو دوکانە زۆرەیان ئەو شوێنی فرۆشتنی مریشک لە بازاڕە میلیەکان
لە زۆر گەڕک و کۆڵانەکانە بەدی ئەکرێت و بەرچاومان کەوتووە ئەوانە طبعاان لەژێر ڕقابە و چاودێری وەزارەتی کشتتوکاڵان نین و تەوسی ئێمەش نەبووە وەزارەتی کشتتوکاڵ کە هاوڵاتیان مریشک بەو شێوازە بکەن ینی بکڕن تەوسی ئێمە وا بووە یان باشترە بۆ بابەتی بە بازارکردن وەلایەنە تەندروستەکەی مریشک بچێتە سەربڕی خانەکان لەوێ سەر ببڕێت دواتر بەکار بهێنرێت نەک بەو شێوازەی کە هەیە لەگەڵ ئەوەشدا کە ئەوەش هەیە لە دەریشەوە ئێمە بەرهەمی دیکەمان هەیە لە کاتێکە ماڵێنەوەی بەڵام لە هەمان کاتدا هێلکەی تورکی و ئێرانیەتە هەرێمی کوردستانەوە ئێستا ئەوەی پێویستە چیە ئێوە بیکەن لەبەرەوەی بەڕاستی خاوەن ئەو کێڵگانە بەشێکیان مایەپوچ بوون وە تەواو داوای هاوکاریەکەن ینی تینیان بۆ توڵەن پێویستەکە هاوکاری بکرین لەبەر قەرزەکە نەبێ ناچارین کە دایخین نی ئێوە بێ چیان بۆ بکەن هەندێک جار بە حکمی بازاری ئازادە هەندێک جار بازار خۆی ڕێکە خاتەوە بە حقت یعنی بابەتی عەرز و تەڵەب تەحکوم بەو بابەتە ئەکا لە ڕاستیە زۆر جار بەرزبوونەوەی نرخ لە ماوەیەکی محەددەداوا کە زۆربەی کێڵگە پەلەوەریەکان دەست بە دانانەوە بکەن ئەمە شوواکات هەبوتێکی کتوپڕ یان دابەزینێکی کتوپڕ لەبەرەوەی عەرز زۆرە لە بازارەکانە ڕوو بدات ئەمە ئەم بابەتە ڕوەدا زۆر جاریش کە نرخ هەرزانە بێت پێچەوانەکەشی وایە کە عەرز زۆر بوو لە بازارە نرخ دابەزی هەندێک لە خاوەن پرۆژەکان بەهۆی زەرریانەوە دانانەوە ناکەن دیسانەوە نرخ بەرزە بێتەوە فام عملیە زۆر جار بەداخەوە تکرار دووبارە ئەبێتەوە کامەوە کات ناجێگیری هەبێت لە نرخی مریشکە وەکو هەنگاو ئەوەی کە ئاماژەت بە فەقەرەیەکدا طبعاً بابەتی مریشک و بابەتی هێلکە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو وەزارەتی کشتتوکاڵ لە ساڵی 2019 ئەم دوو بەرهەمە قەدەغەیە و لێکەوتەکانی قەدەغەکەش ئەو ئامارانەیە کە جەنابەت لە خلالی دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێژەی زیادبوونی دامەزرادنی پرۆژەکان و ڕێژەی زیادبوونی بەرهەمی لێکەوتۆتەوە کە یەکێکە زیادەی بەرهەمە ئێوە چیان بۆکەن ئەو نیواونیوی زیادەیە باشە ئێوە چۆن بازاریان بۆ دۆزنەوە طبعاً لە بابەتی ئەوەی کە ئێمە لە تەکالیفی ئینتاجەوە باسمان کرد وتمان کولفەی ئینتاج بەرز بۆتەوە بیرمان لەوە کردوتەوە ئێمە هەنگاوێکمان نەبوو ئاراستەی کە بتوانین نرخی ئالیک لەو سعری کە هەیەی ئەو سعرە بەرزەی کە هەیە هەندێکی لێ دابەزین بیرمان نەچیە زۆر جار ئێمە گلەی ئەومان لێکرێت تهدیدی سعر ناکەین حتا ئەگە سعر دابنین ئێمە یعنی سعر لەسەر ئالیک دابنین نرخێکی محدد دابنین و داشمان ناوە لەبەرەوەی بابەتی فرۆشتنی ئالیک و کڕینی لەلایەن خاوەن کێڵگەکانی پەلەوەرەوە بە قەرز دەکرێت زۆر جار ناتوانانی یعنی تحکم یان سعرەکە حکمی نامێنێ بە حقت چکە بابەتەکە کڕین و فرۆشتنەکە بە قەرز دەکرێت ئەمە یەکێکە لە هۆکارەکان بەڵام ئێمە وەکو وەزارەتی کشتتوکاڵ چه هەنگاوێکمان نەبوو ئاراستەیە ئێمە یعفای گومرگیمان لەسەر سۆیا و لەسەر پرێمەکسات و زەیتی ئالیکی هەڵگرت بۆ ئامانجەی کە بتوانین هەندێک لە کولفەی ئینتاج لە بابەتی ئالیکە هەندێک لە تکالیفی ئینتاج بینە خوارەوە بۆ بابەتی بە بازارکردن زۆر مؤسساتی حکومەتمان هەیە چێشتخانەیان هەیە و بابەتی مریشک و بەروبوومەکانی مریشک و پێکاتەیەکی سەرەکی لە چێشتخانەکانیانە بەکارهێنن ئێمە لیژنەیەکی باڵا دروست بووە بە نوێنەرایەتی بە ڕێزێک لە ئەنجومەنی وەزیران و نوێنەرێک لە وەزارەتی کشتتوکاڵ وە گومرگ بۆ ئامانجی کە بتوانین کۆبنەوە لەگەڵ ئەو وەزارەتانە ئەنجام بدرێت کە چێشتخانەیان هەیە باشە هەر خۆیان داوایان کردووە کە بۆ نمونە وەزارەتی پێشمەرگە یان وەزارەتی کار و کارباری کۆمەڵایەتی کەوان چێشخانیان هەیە بتوانن ئەو ئینتاجی ئەوان بکردنەوە ئەو بابەتە بەکوێ گەیشتووە و هەڵوانە چۆتە بواری جێبەجێکردنەوە طبعا ئەمە لە نیتاقی نووسرا و دەرچووە یعنی ئەوە نییە بڵێ ئێمە نووسراوێکمان ئاراستەی دیوانی ئەنجومەنی وەزیران کردبێت یان ئەمە بەکردارێکی چۆتە بواری جێبەجێکردنەوە جێبەجێکردن یعنی هەنگاونان بەر بۆ ئاراستەی کە بە تاواتی جێبەجێ بکرێن یەکەم وەزارەت لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیە کۆبنەوە ئەنجام دراوە و تەفەهومێکی باش هەبووە و لە داهاتووە بەرنامە وایە لەگەڵ سەرجەم وەزارەتەکانی معنی کە باسمان کرد لە پێشمەرگە لە پەروەردە لە وەزارەتەکانی ترکە چێشتخانەیە کۆبنەوە ئەنجام بدرێت بۆ ئامانجی کە بەرهەمی ناوخۆ بەکاربێنن بەرهەمی سەربڕینخانەکانی پەلەوەر لە هەرێمی کوردستانە بەڕێز فراستێق سوپاس کە لەگەڵمان بووی بۆ هیواین کە هاوڵاتیانیش هۆشیاریەوەیان هەبێت کە بەرهەمی ناوخۆ زیاتر بەکاربێنن وەک لە ئەو بەرهەمانی لە دەرەوەی سوپاس بۆ بەڕێستان دەستخۆش